لە شاپرێسەوە سڵاتان نەبیازدان خۆشەویستان من مەریوان جەبار خۆشحاڵم لەم دیدار تایبەتدا لەگەڵتانم. بەڕێزان لەم پرۆگرامە تایبەتدا دەمانەوێت بەدووادا چوون لەسەر کێشە و گرفتەکانی نەخۆشخانەی هیوا بکەین. لە ئێستادا باس لەوە دەکرێت کە بەشێک لە کێشە و گرفتەکانی ئەم نەخۆشخانەیە چارەسەر بوون یاخود هەوڵی چارەسەرکردنیان دەدرێت. دەمانەوێت گفتوگۆ لەسەرم بابەتە بکەین لەگەڵ بەڕێز دکتۆریات نەقشبەندی بەڕێوەبەری نەخۆشخانەی هیوا. دکتۆر وێڕای سەرقاڵیتان سواز بۆم دەرفەتەکە پێتان داین. سپاس بۆ ئێوە دەستان خۆش. زۆر سپاس. دکتۆر من نامەوێت زۆر بچمەوە سەر ڕووداوەکانی ڕابردوو و ئەو دۆخی کە نەخۆشخانەی هیوای پێدا تێپەڕی. دەمەوێت قسە لەسەر هەنگاوەکانی ئێستا بکەم بە تایبەتی هەنگاوی پراکتیکی لە دوای هاتنی وەزیر بۆ نەخۆشخانەی هیوا و سەردانیکردنیان بۆ نەخۆشخانەی هیوا. دۆخی ئێستای نەخۆشخانەی هیوا چۆنە لە دوای ئەو کەمپینەی کە ڕاگەیەنرا بۆ پشتیوانیکردن لە نەخۆشخانەی هیوا و سەردانیکردنی وەزیر بۆ نەخۆشخانەی هیوا. پێشێکی سوپاسدانەکەمە خۆتان ئاگادارن ئەو دۆخی کە بوونی هەبووە تەنها بە هیوانە بە بەڵکو هەموو سنتەر شێرپەنجەکانی سنووری پارێزگای سلێمانی و هەولێر و دووهەکیش بووە. بێگومان ئەو گرفتانە ئێمە توانم بڵێم فترەیەکە لە هەوڵی چارەسەرکردنی کێشەکان داین و ڕەنگە بوونی قەیرانی دارایی هەروەها ئەو کێشانی کە ڕەنگە کاتی بوێ عادەتەن لە من ناوینانم ڕۆتینان ڕەنگە ئەمە سلسلەیەکی ئیداری بێ بەڵام ڕەنگە بۆ سنتەرێکی شێرپەنجەیان بۆ کەتی تەندروستی وا پێویست کە ئەم بابەتانە ئەم سلسلە ئیداریانە کورت بکرێنەوە. ئەمانە ئەتوانم هۆکارم لەگەڵ لێکتێنەگەیشتنێک لە بابەتەکە بۆ هۆی ئەوەی کە ئێمە تووشی ئەتوان بڵم کەمی دەرمان بین بە ڕێژەی لە 15 بۆ 20 و لەگەڵەوەشدا کێشەی دواکەوتنی موچەی بەدەڵی عادا لە برینۆرینگی کارمەند و پزیشکانە بێ. بێگومان دوایەوەی کە بە سوپاسەوە زۆربەی لایەنە حیزبیەکان و سیاسیەکان هەروەها حکوومەت سەرۆکی حکوومەت هەروە جێگیری سەرۆکی حکوومەت کاتوان بڵێم هەر لە سەرەتاوە لەسەر خەت بووە و هەروەها پەرۆشی هاوڵاتیان کە ڕەنگە پاڵپشتێکی گەورە بوو بۆ بن کە من لێرە سوپاسیانەکەم کەوای کرد هەروە هاتنی هاوسەرۆکی یەکێتی و هەموو حیزب و لایەنە سیاسیەکان بەڕاستی وای لێمە کرد کە کێشەکان بەرەو باشتر کردن ئەو بە سوپاسەوە سەرۆکی حکوومەت لە پەیوەندیەکی تەلەفۆنی دادوێنێ لەگە بەڕێز بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی وەزیری تەندروستیش ڕاست پاردن کە ئەم بابەتە بە زووترین کات چارەسەر بکرێ. هەردوێنێ وەزیری تەندروستی سەردانی یاریی کرد و من دڵنیە و گەشببینم لە ماوەی چەند ڕۆژی داهاتوودا ئەم بابەتە چارەسەر دەکرێت. ڕەنگە چارەسەرکردنی بابەتەکان توان بڵم لە سانەوەی ڕەنگە ئەو لە سادەیەشی کاتی زیاتری بێ هەندێک بە گۆڕانکاری جەزری بێ لە بابەتەکە. زۆر باشە دکتۆر لەسەر ئەو بڕیارانەی کە دراوە لەسەر چارەسەرکردنی کێشەکانی نەخۆشخانەی هیوا تا چەند ئەو بڕیارانە چۆتە بواری جێبەجێکردنەوە لە ئەرزی واقعدا بینیوتانتەوەیەوە؟ بەڵێ خۆی بن کاک مەریوانێک نقطەیە ئەمە لە سەرەتاشەوە کە چوونێتە هەموو ئەو لایەنە پەیوەندیدارانە بە وەزارەتی دارایی تەندروستی ئەنجومەنی وەزیران بەدەمەوە هاتنیان هەبووە و بەڵام ئەتوانم بڵێم ئێمە ئەوەی کە ئەمەوێ بیگەێنم ئەوەی ڕەنگە کەمکردنەوەی هەندێک سلسلەی ئیداری لە جێبەجێکردنی ئەو بڕیارانی کە تایبەتن بە کەرتی تەندروستی و بە تایبەتری شێرپەنجە دەکرێت خێراتر بکرێت. دەکرێت ئەگەر بڕیارێک هەفتەیەکی بێ بکرێ بە ڕۆژێک بۆ ئەمانە چکە خۆت دەزانی توژووی شێرپەنجە کات زۆر گرنگە بۆی دۆخەتی کۆنتڕۆڵکەی لایەنی پەیوەندیدار بۆ معاناتی کێش و گرفتەکانی نەخۆشخانەی هیوا معاناتی ئێوە لە چه ئاستێکدا بووە؟ من ئەتوانم بڵێم لە ئاستێکی باشدا بۆ بەڵام دەکرێت باشتر بێ ئەوەی ئەم ئێستا من دەیبینم زۆر بەرەو باشتر ڕۆشتەوە زۆر گەشتبینم کە ئەم گرفتانە ئەگەر دووبارش بێتەوە بە ڕێژەیەکی زۆر کەم دەبێت و دڵنیام هەموو لایەنەکانی تریش تاو هاتوونەتە سەر خەت بۆ پاڵپشتی نەک تەنها هیوانی کاک مەریوان بیرن نەچێ خزمەت لە هیوا کرێ بۆ لە هیوا ئەم شتە دەرکەوت لەبەرەوەی عەدەدی نەخۆشی زۆرە ئەگینا بەراورد بە نەخۆشخانەی نانەکەلی ڕزگاری سنتەری ژیانەوە چانی مۆخی ئێسک تاقیگەی شۆڕش سنتەری سالاسیمیا لە هەولێر لە دووهۆک بە هەماشەوە سنتەری ئازادی هەمووی خزمەت دەکات. بەڵام ڕەنگە ئەو دەرمانی کە کەم بۆیان ئەو چەند جۆر دەرمانە کە ئەمانە دەرمانی گران بەهاشن یعنی لەو کاتێک کە قەیران بوونی هەبووە لە 180 بۆ 85 خزمەت گوزاریەکان بەردەوام بووە و ڕۆژانە نزیکەی 200 کەس چارەسەری وەرگرتووە. بەڵام ئێمە ئەتوانم بڵێم ئەوەی پێشکەشمان بە نەخۆش کردووە باوەڕ کە ئێمە لە ناوەڕاست و باشووری عێراق لە باکووری کوردستان لە تورکیا لە ڕۆژهەڵات لە ڕۆژاوە خەڵکاتوە تێرە ئەمەش بەهۆی ئاستی بەرزیەوە نەک ئێمە سەردانی هەرێمی کوردستانیان بە شێوەیەکی گشتی کرد. باشە لەبەرامە ئەم فشارانەی کە لەسەر ئێوەیە نەخۆش لەم ناوچانەوە کە دەڵێت سەردانی نەخۆشخانەی هیوا دەکات پێداویستیەکانی ئێوە تا چەند لە ئاستی تموحی ئێوە ئایا ئیمکانیەتی پێویست دەبەردەستا هەیە بۆ چارەسەرکردنی نەخۆش خۆی خزمەتگوزاری تەندروستی کە تۆ بەڵێ کە پێشکەشی دەکەی بە هاوڵاتی بەڕاستی توانم پێت بڵێم سنووری نییە بەڵام ڕەنگە تواناش دیاریکراوێ بۆی خزمەتگوزاری پێشکەشکەی و ئێمە ئەتوانم بڵێم پێشکەوتوی سنتەری نەخۆشخانەی هیوا بە تایبەتی نەخۆشخانەی هیوا وای کردووە کە
هەندێک جۆر دەرمان بەکارێت لە ئێمە ڕەنگە لە سنتەرەکانی چواردەوریش لە پێشکەوتەکانیش بەبێ بەرامبەر نەیرێت بە توژوویەکی شێرپەنجە. ئەمە وای کردووە ڕەنگە جۆرێک لە جۆرەکان دابینکردنی ئەم دەرمانانە خۆی قورسە، بودجەکەی زۆرە، چەند کۆمپانیایکی براند نەبێ ناتوانن دابینیکەن. ئەمانە هەمووی هۆکارن بۆی کە ئێمە ئەتوانی بڵێم هەوڵەکانمان بە دوواداچوونەکانمان ئەبێت چڕتر و ورتر بکەین و ئەبێ هەمانگی باش لەگەل لایەنی دەرەوەە و بیرمان نەچێ. من بە ڕێژەی پێت بڵێم لە پێنجمانی سەرەتای ئەم ساڵدا 1570 توشبووی نوێی شێرپەنجە لە نەخۆشخانەی هیوا تۆمار کراوە کە 1030 شێرپەنجەیە. باشە ما باقیەکەی حاڵەتی خوێنێ. ئەمە لە ساڵ 11 پارێزگاکانی ناوەڕاست و خواروی عێراق. بەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم بەشی مناڵان بە نمونەوەرگری ڕێژەکە لە ساڵ 40 بۆ 50. بەشی چاندنی مۆخی ئێستا وەربگری لە ساڵ 30 بۆ 40 ئەوانەی لە پرۆسەی جێبەجێکردنە خەڵکی سنووری پارێزگای سلێمانی هەڵەبجێ. مانای وایە دەبێت پاڵپشتیەکی دەرەوە لە حکوومەتی فیدراڵیشە بۆ نەخۆشخانەی هیوا بکرێ و کاری لەسەر کراوە و دوێنێ ئەو لایەنانی پەیوەندیدارن بۆ بابەتەوتیان ئێمە کە قسەمان لەگەڵ ئەو لایەنانە کردو و دەبێت بە زووترین کات ئەم بابەتانە بەڕاستی چارەسەر بکرێ ئەگەر بمانێ گوزاریە لەو ئاستە بەرزا بمێنێتەوە کە ئەمانێت. دکتۆر تایبەت بە سیستەمی بەدەل عیادەت کە بەڕێزدا ئاماژەت پێدا وەزیری تەندروستی لە دیدارێکدا دەڵێ ئێمە ئەم بابەتەمان بە سیستەم و بە یاسا ڕێخستووە وە گرنگتیشمان داوە بە پزیشکان و کارمەندان. ئەم گرنگتیە تا چەند دڵنیایی دەدا بە ئەوەی پزیشک؟ بەڵێ پێم خۆشەوە ڕابگەێنم لە ساڵانی ڕابردوو بابەتی بەدەل عیادات ئەتوانم بڵێم هەر ڕێنمایەک بۆ کە گۆڕانکاری بەسەرداهاتوە، بەڵام لە ئێستادا ئەم ساڵ بۆ یەکەم جار لە ڕۆژنامەی وەقایعی کوردستان لە 6/5 بڵاو کرایەوانێ و ئەمە بوو بۆ بنەمایی کە هیچ ترس و دڵەڕاوکەیە نەمێنێ ڕۆژە لە ڕۆژان ئەم سنتەرە شێرپەنجەیانە دابخرێنیان پێکیان بکەوێت لە ڕووی سیستەمی بەدەلعیادەتەکان. نا لە ئێستادا ئەوەی کە دڵخۆشیە و ئەم گرفتە خۆی هەموو ساڵێکەکەوێتە مانی 3-4 ڕەنگە بۆنە پارکەوتە مانی 6-7 گرفتی دواکەوتی بەدەلعیادەت. ئەم ساڵ ئەو بکەوتە ناوڕاستی ماین 6 بەس بە دڵنیایی ساڵی کە ئەم کێشەیە بوونی نابێ چکە ڕێنمایەکە بوو بە ڕێنمایەکی ڕۆژنامەی وەقایعەکە ئیترەوە لەسەر و هەموو یاسا و ڕێساوێک و پەرلەمانی. باشە دکتۆر مەسیری ئەو خۆبەخشانە چی دەکە لە نەخۆشخانەی هیوا کار دەکەن؟ ئاماژدا بۆ داوە کە ئەمە لە چوارچێوە ڕێنمایەکانە جێگەیان نابێتەوە. یعنی چی بکرێ بۆ ئەوەی کە ئەوانش مەغدور نەکرێت؟ خۆی کاک مەریوان یەک نقطە هەیە بابەتی خۆبەخش بابەتێکی زۆر گەورەیە. ئێمە لە 2012ەوە دامەزراندنی کارمەندی تەندروستی لە وەزارەتی تەندروستی و حکوومەتی هەرێم بوونی نەبوو و تۆ ئەگەر دیقەت بی ئەو نەخۆشخانانەی کە ئێستا هەرەوانە لە 2012 بێگومان نەخێر فراوان بوون. ئەمە وای کردووە بە ئیجباری تۆ فیئێ کە فیئی خۆبەخشە و کە ئەگەر خەیران نەبێ ئەمە مافێتی 100% کە ئەبێ تعین بکرێ یاخود دا بمەزرێ ئەمە وای کرد کە تۆ بە ئیجباری خۆبەخش بێنی. لە چەند ساڵی ڕابردووە ئەمانە لە نظامی بەدەلعیادادا بوون، لە 2020ەوە ئەمانە لە ڕێنمایی بەدەلعیادات لابران، بەڵام پار بە دوو ئەمری جیاواز لە شەژمانی یەکەم و شەژمانی دۆم بە فەرمانی بەڕێز دکتۆر ئومێد سەباح ئێکی ماگانە بڕەپارەیەکیان بۆ سەرف کرا، بەڵام JSF بەڕاستی ئەم ساڵ نەتوانرا ئەو شتە بکرێ و هیچ بڕەپارەیەکیان بۆ سەرف نەکرا. بەڵام ئەتوانم بڵێم لەلایەن هاوسەرۆکیەتی شێخ لاهور بڕیاردرا کە 50 کەسیان مانگانە ئەو بڕەپاری کە پێشتر هەبوو بۆیان سەرف کرێت بۆی بتوانن بەردەوام بن لە خزمەتکردن. و یەک نقطەت پێ بڵم باوەڕکە ئەو ژمارە خۆبەخشەی لە نەخۆشخانەی هیوا هەیە لە ڕووی زانستی، لە ڕووی دڵسۆزی، لە ڕووی ئینسانیت، لە ڕووی پزیشکیەوە لە ئاستیەکان یعنی جەوهرێکن حەقا ینی بەڕاستی ئەم بابەتە چارەسەر بکرێ و بە دڵنیاییش پێت بڵێم ئەوە من بە ئەتوانم 100% ئەو دڵنیات بەبێ کاری جدی کراوە لە هەموو لایەنە پەیوەندیدارەکان، بەڵام خۆ دۆخێک دەبینی کە دامەزراندن بۆ هیچ شوێنێک نەماوە. پێدوان ینی خۆبەخشانی نەخۆشخانەی وە بە حکمەوەی کە نەخۆشخانەی وە نەخۆشخانەیەکی تایبەتە لە ڕووی نەخۆشی و مامەڵە لەگەڵ نەخۆشیەکی ترسناک و گەورەدا دەکات. پێدوانێت دەبێت بە چاوێکی جیاوازتر سەیری خۆبەخشانی ئەم نەخۆشخانە بکرێت بە بەراورد بە خۆبەخشانی هەر موسسەیەکی تر. 100% ئەزای خۆبەخشی نەخۆشخانەی هیوا چیە؟ تۆ دروستی کردووە. ئەین تۆ خۆبەخشێ 8 ساڵە لەناو شێرپەنجەیە لە ڕووی زانستی و لە ڕووی تەعامل چکە پاپێت بڵێم تەعاملی توشبوویەکی شێرپەنجە چەنێ پێویستی بە زانست و بە عیلمە ئەوەنە پێویستی بە ئەتەکێت و بە ئینسانێت و بە مرۆڤایەتیە بەرامبەری چکە چەنێ سوود لە با بڵین زانستی پزیشکیەکە تەبینی ئەوەنە سوود لەو تەعاملێ دەرونیە تەبینێ کە تۆ لەگەڵی بکەی بە شێوەیەکی ڕاست لەبەرەوە بێگومان سەد لە وەڵام پێتەڵێمە هەموو جارتمانە جەوهرن و هەمیشە هەوڵم ماوە کە ئەمانە لە هیوانە ڕۆن هەوڵانە بەکوێ گەشتون ئەم هەوڵانەکو ئاماژەم پێ ئەو 50 کەسیان لەلایەن کاک لاهورۆ بڕێردراوە کە بۆیان بکرێ و بڕیاریشە 50 تریشیان لە چەند شوێنێکی ترەوە هاوکاری بکرێن بەڵام پرسیارە لە تۆوەکەم دەکرێتەوە
داهاتوی 142 گەنج 142 ئەتوانم بڵێم نمونەی جوان لە ڕووی زانستی و ئەخلاقیەوە بەمە چارەسەر ناکرێت. پرسیارە لە وەزیر کردووە ئەم پرسیارە لە وەزیر بەخوا لە مانگی 11ەوە من خەریکی ئەوەم کار بۆم خۆبەخشاکەم بۆ بەڕاستی وەزیری تەندروستی پاڵپشتبەوە ئەنجومەنی وەزیرانیش بەڵام ئەوان هەر لە هەوڵی ئەوان شێوازێک لە شێوازەکان چی بکەین بۆی ئەمانە بکەین. منیش لەگەڵتم بۆ ناڕۆم بە خۆبەخشێ بڵێم کاکە وەرەوە من 6 مانگەکەم بۆ هەڵکردن ئەویش مافی خۆیەتی شتێکی توان بڵێم ئەساسی بنەڕەتی دایمی بینە سەر بابی بوجە ئەو بجەی کە بۆ نەخۆشخانەی وا دابین کراوە تا چەند بەشی پێویستەکانی ئێوە ئایا لە بجێ ڕازین کە بۆتان دیاری کراوە؟ بەڵێ خۆی بابەتی بوجە بە شێوەیەکی گشتی ئێمە ئەو بجەی کە تەرخان کراوە ئەگەر بێت و وە خۆی جێبەجێ بکرێ و هەندێک ڕێنمایی هەیە کە بەڵێندراوە ئەتر لە مۆدووە تەعاملکردن لەگەڵ بابەتی پێداویستی سنتەرە شێرپەنجەکان هەمووی بە دەربێت لەو ڕێنمایانی کە بۆیە هۆی هەندێک کەمبوونەوەی دەرمان و هەندێک لایانی تری پێداویستی پزیشکی بەڵێ بێگومان بەش دەکات بەڵام خاڵێکەیە لە هەموو جیهاندا کەرتی شێرپەنجە تەنها حکومەت ناتوانێت دەرەخەتی بێ ئەمە دەردی کابراوەتی پاڕانەوە نییە بۆ حکومەت لەبەرەوەی من خۆم چوومەتە نەخۆشخانەی مەلەکی ئەردەنی کە لە ناو وڵاتی ئەردەنەوەی کە لە سنتەرە پێشکەوتەکانی شەرقی ئەوسەد باوەڕکە دیوارێک ڕەنگە دووئۆنی من بەرز بوو بێ ناوی خێرخوازانی لەسەر بۆ کە ساڵانە هاوکاریان کردو کە من دڵنیامە وڵاتێکە و دارایەکی باشی هەیە بۆ لەبەرەوەی من پێت بڵێم تێچووی ئەگەر تۆ دەستکراوە بیت بتەوێ هەر شتێک لە گایدلاینی عالەمیە هەبێ و بۆ نەخۆشی دابینکەی زۆر قورسە چارەسەر هەیە تەنها کۆرسێکی بە تەواوەتی بۆ نەخۆشە کە ئیمڕۆ نەخۆشێک هاتە لامان بۆی نووسرا بۆ ئێمە لە هەوڵی دابینکردنی بە سوپاسەوە سنووقی کۆمەک بۆ تووشبانی شێرپەنجە پاڵپشتێکی تەوا بە 45 دەفتەر دۆلارە یعنی تۆ دیقەت بە ئەگەر تۆ 20 حاڵەتی واتە بێ لەبەرەوە بودجەیەکی زۆر زەبەلاحە و دەبێ هەمیشە خێرخوازانیش پاڵپشتی ئێمە بن بەڵام ئەو بودجەی کە هەیە و کە تەرخان کراوە بەڵێندراوە تازە بکرێتەوانێ بێگومان ئەتوانم بڵێم بەشێکی هەرە زۆری پێداویستەکانی ئێمە دابین دەکات. بەش بە حاڵی خۆمەکو پیشەی ڕۆژنامەوانی خۆم کار لەسەر بەڵگە و مستەمسەکەکەم کار لەسەر وتێ ڕسمیەکەم بەڵام دەنگوەکە بوو کە لە نەخۆشخانەی وا بە هەندێک نەخۆشراوە بچن لە دەرەوە ئەم نەخۆشانەوەن کاتێت حکومەت نەتوانێت ئەم دەرمانانە دەرمان بکڕن ئەم دەرمانانە بکرێت نەخۆش لەکوێ ئەتوانێت ئەم دەرمانانە بێگومان بە نەخۆش وتراوە کام دەرمانانە نییە واگەر خۆت تواناتەیە دابینی کە منیش پاڵپشتی قسەتەکەم و منیشۆکو بەڕێبەرێ ئەزانم و حاڵەتە بۆ ڕۆژانە منطقیە بە نەخۆش بوترێت من 100% پێ دەڵێم ئەرکی ئێمەیە کە هەموو خزمەت گوزارێکی تەندروستی لە ئەلفەوەتایە بۆ نەخۆشی هەموو نەخۆشێک جێبەجێ بکەیت بەڵام هەندێک جار کە هەندێک حاڵە دێتە پێشیانی دەسەڵاتی ئێمە نەبوو ئێمە ئەوەی کردومانە هەوڵمان داوە بەڵام ڕەنگەوە ڕێژێکی زۆر کەم بێ و زۆر جاریش ئێمە هاوکاریان بووین بە سوپاسی خێرخوازان و هاوڵاتیان دەکەم کە پاڵپشتێکی تەواویان کردووە توانیمانە هاوکاریان بکەین و دڵنیا بە ئەوەی من ئەیبینم گەشتبینم بە ڕۆیایی هەموو لایەنانی پەیوەندیانم بە بابەتەکەەوە ئەم کێشەیە باوەڕ ناکەم جارێک کە بەم شێوازە دووبارە بێت. ئێمەش گومان دەکەین دکتۆر تایبەت بە سندوقی کۆمەک بۆ نەخۆشخانەیەکیوە باز لەوە دەکرێت کە ئەم سندوقە لەلایەن هەیئەتێکی سەربەخۆ سەرپەرشتی دەکرێت ئەم هەیئەتە تا چەند دەستێکی ئەمینە بۆ تەسەڕفکردن بەم سندوقەوە؟ سندوقی کۆمەک بۆ توژبوانی شێرپەنجە بە پێی یاسایە کە ئەگەر هەڵەنام ساڵی 2012 لە پەرلەمانی کوردستان بووە بەپێی ئەمە هەموو بەڕێوەبەری سنتەرە شێرپەنجەیەکانی سنووری پارێزگای سنووری هەرێمی کوردستان ئەندامی ئەم سندوقە ینی ئێمەی لەگەڵ لە ئێستادا لەلایەن بەڕێز وەزیری تەندروستی و سەرپرشتیاری سندوقەکەیە بێگومان لە دەستێکی ئەمیندایە لە بڕیارەکان لە دانانی پلانەکان بەڵام زۆر جار پرسیار لە داهاتی ناو سندوق دەکرێت ڕەنگە ئەو بابەتێک بێ پەیوەندی بە وەزارەتی دارایی و لایەنە پەیوەندیدارەکانی ترەوە بێ بەڵام وەکو بڕیاردان وەکو پێشنیار وەکو پرۆژەکان وەکو هەموو خزمەت گوزاریانی کە بۆ توژبوانی شێرپەنجەکەی بێگومان ئێمە ئاگادارین و سەرپەرشتی دەکەین. زۆر باشە پەرلەمانتارێکەڵە لە ئێستادا ڕۆژانە 19 کەس تووشی نەخۆشی شێرپەنجە دەبێت ئەمە تا چەند بە دووادا چونتان لەسەرمان کردوە ئەمە تا چەند داتایەکی دەقیقە و ئەمە تا چەند ئەگەر واقعی بێت و ڕاست بێت تا چەند ئەمە مەترسیە لەسەر کۆمەڵگەی کوردی؟ بەڵێ من خۆم داتاکانم بۆ نارد و ئەین پەیوەندی پێوەکردن وتی داتاکان چۆنە بەڵێ 1570 گەر سێری بکەین بە فعلی ڕۆژانە 8 بۆ 10 کەس لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە توش دەبن و ئیداری گەرمیان و ڕاپەڕین زۆر جار پرسیار دەکرێت بۆم داتانە بەرزترن لەبەری تۆ ئەگەر سێری سنووری جوگرافیا بکەوەی لەسەر نەخۆشخانەیەکی وایە سنوورێکی فراوانە زایدەنەوەی هەموو توژبوویەکی شێرپەنجە
دوایان با بڵین زۆرینەی ئەوانی کە منداڵن لە پارێزگای کەرکووکیش لە نەخۆشخانەی هیوا چارەسەر دەکرێت لەبەرەوە ئەم ڕێژەیە کە ئێمە دەڵێن ڕەنگە ئەو هەش بۆ دێتوانم بڵێم حاڵەتێکی هی پارێزگای سلێمانی و هەڵەبجە ئیدارە و گەرمیانە ئەو سیانەی کاتوانم دایبنێن بۆ پارێزگاکانی تری هەرێم و ناوەڕاست و باشووری عێراق. باشە بۆ هۆکاری بڵاوبوونەوە بەم شێوازە تەشەنەکردنیەم نەخۆشی بەم شێوازە بۆچی گەڕێتەوە کەرتی تەندروستی چۆن ئەتوانێت هەنێ ڕێگری بکات لە ئەو هۆکارانە چین کە سەرچاوی دروستبوونی نەخۆشی شێرپەنجەن و تا چەند حکوومەت توانیوێتی یعنی کەم تەرخەم نەبێت لە بەرامبەر ڕێگریکردن لەو کاک مەریوان بابەتی هۆکارەکانی شێرپەنجە زۆرن زۆر جا پرسیار لێماکرێ ئێوە بۆ ناتوان هۆکارەکان ناتوانانی قەت 100% بڵێ ئەمە هۆکارەکانە بەڵام بە شێوەیەکی گشتی پێش هەموو شتێ پێت بڵێم ئەو ئامارە هێشتا لە خوار ستانداردی جیهانیوین ئەگەر بە ڕێژەی دوانیشتوان وەریگری و ئێمە هەمیشە پێشبینیمان کردووە کە ئەمە بەرز ببێتەوە هەرچەنە ئەگەر ورد سێر بکەی ڕەنگە گۆڕانکاریکی زۆر ڕۆی نەدابێت لە ئاماری 2019 و 2021 هەرچەندە 20 ناتوانانی بکەی بە بنەمایەکی ئەساسی بۆ بەراورد لە بەروی بابەتی کۆرۆنا هەبووە بەڵام هۆکارەکان زۆرن پیسبوونی ژینگە نەبوونی شێوازێکی ژیانی تەندروست نەبوونی خواردنێکی تەندروست ئەنی زۆر جارێ ماڵین ژینگە من پرسیارێکم چەند کەس لە ئێمە وەرزشەکە چەند کەس لە ئێمە شێوازی خواردن و خەوتن و چوونە دەرە و ئیشکردن و نەکێشانی جگەرە و نەخواردنەوەی مەشروبە کحولیەکان و نەکێشانی نێرگەلە هەیە ئەمەیە دوو ئەو بڵاوی کە لە نێرگەلە و جگەرا هەیە هەمومان ڕەنگە 10 ساڵەوە پێشمان بیروێ بوونی هەبووە نەخێ لەبەرەوە بابەتەکان تێکەڵن و ئایا حکوومەت لە ئاست پێویستدا بووە ئێمەوەی لەسەرمان بۆکو کەرتی تەندروستی هەمیشە ڕێنمایی تەوامان ناوە لەسەر هەموو ئەو بابەتانی کە بەترسین بۆ زیادبوونی ئاماری شێرپەنجە و 100% لەگەڵ ئەو قسەیان کە ئەگەر ئێمە بابەتی خۆپارێزی لە شێرپەنجە نەکەین بە کاری ئەساسیمان ئەگەر نەک نەخۆشخانەی هیواونانە کەلی ژیانەوە سەدان نەخۆشخانەی کە بکەیتەوە بوجەکەشکەی بەدە ئەوەنە تۆ توانات دامێنە لە ئاخیرە بتوانین هەموو تووشبێک چارەسەر باست لە جگەرە و نێرگەلە و بجەش کرد لە سەدا 5 باجی جگەرە و نێرگەلە بۆ نەخۆشخانەی هیوای ئەم ڕژەیە تا چەند ینی ئێوە توانیتانە سوودی لێوەربگرن تا چەند کارتان لەسەرەوە کردووە کە بتوان ئەم ڕێژەیە زیاتر بکەن بۆ نەخۆشخانەی هیوا خۆی ئەمە بەپێی یاسای پەرلەمانە و زۆر جار ئێمە داوامان کردووە کە بەڕاستی کاریشی لەسەر دەکەینە داهاتوودا دڵنیا بە کە ئەم ڕێژەیە زیاتر بکرێ چونکە ئەبێ سیر بکرێ ئایا ژمارەی توشبوون لە 2011 و 12 کە ئەم یاسای ڕێکخراوە دەرکراوە لەگەڵ ئێستا چەندێکە پێگومان زۆر زیادی کردووە لەبەرەوە بێ ئەو ڕێژانش دەستکاری بکرێ و دەبێ سندوقی کۆمەک بۆ توشبوانی شێرپەنجە هەمیشە سندوقێکی پڕ لە پارە بێ ئێمەوەی لەسەرمانە چۆن بتوانین بە شێوەیەکی زانستی پێویست بۆ نەخۆشانی سەرفکەین ئەوەشی کە ئەبێ پڕبێت ئەوان لایانی پەیوەندیدار و دەبێ ئەوان کاری جدی لەسەرکەن کە هەمیشە ئەم سنووقە پارەی نەخدینی تێدا بێت بۆی بتوانین هەر نەخۆشێک پێویستی بە هەر شتێک بوو بە پێی توانە بۆی جێبەجێ بکەین. باشە باست لەوە پارەی ئەو سندوقە کە چۆن سەر بکرێت ئەگەر هەڵە نەبم دەوترێت کە ئەم پارەیە زیاتر بۆ کڕینی دەرمان نییە بەڵکو بۆ دابینکردنی ئەو ئەجیزە و پێداویستیانەیە کە بەڵام سنتەری تیشک دەڵێ ئێمە 7 ساڵە ئەمانوێ دوو جیازی تر بکرد بۆ سنتەرەکەمان بەڵام تا ئێستا نەمانتوانیوە. بەڵێ هۆکاری ئەمە چیانی بۆ پێداویستەکان وکو پێویست دابین ناکرێت بە سنتەرەکان. یەک خاڵەیەکاک مەریوان بەنسبەت ئەو دوو جیازی سنتەری ژیانەوە لە سنووری پارێزگای سلێمانی ئەمە موافقەتی هەیە چەندین ساڵە بەڵام لەبەرەوەی پارەی نەختینە بوونی نەبوو پارەکە هەژماری حسابی بووە ئەمە گرفتو بۆی کە نەتوانین بکرێتە باری جێبەجێکردنەوە بەڵام بە سوپاسەوە لەلایەن سەرۆکی سەرپەرشتیاری سنووقەر و ئەندامانی سنووق لە ماوەی ڕابردوو بڕیار دەرا بکرێتە باری جێبەجێکردنەوە بەڵام بەهۆی هەندێک گرفت کە یەکێ لەوانە هۆکاری ئەوەشە بوو کە دواکەوتنی دەرمان بوو نامانە بچینەوە سەر شتی کۆن بەڵام بە دڵنیایی لە داهاتوویەکی نزیکە ئەوەش چارەسەر دەکرێت و دەکرێتە بواری جێبەجێکردنەوەوانێ و بابەتی ئەوی ئایا بۆ ئەجیزەی توبی نەخێر ئەم سندوقە بۆ هەر پێداویستێکی پزیشکیە بۆ توشبوانی شێرپەنجە ئێمە نەخۆشمانێ پشکنینی بۆ دەکەین بای 25 وەرەخەیە بۆ یەک کەس بۆ یەک جار و دەنێرێتە ئەمریکا هەر لەسەر سندوق. زۆر باش دکتۆرەوە لە چەند ڕۆژی ڕابردوودا ناومێدێکی زۆر بە سیمای پزیشک و کارمەند و نەخۆش ئەم نەخۆشخانەوە دیار بوو. ئەمە تا چەند بووە مای دڵتەنگی و ناڕەحەتی بۆ نەخۆشانی شێرپەنجە لە نەخۆشخانەی وە لە کاتێکا بینێ پزیشکانی ئەم نەخۆشخانەیە و کارمەندانی ئەم نەخۆشخانەیە بە جۆرە لە جۆرەکان ناومێد بوون و چیت هەیە بۆ ئەو نەخۆشانەی کە چاوەڕێی ڕەحمی خوا و دەسی ئێوەن؟ من لێرە یەکەم دەستی ماندووبوونی کارمەندان و پزیشکان یەکە ئیداری و کارگێڕی تا کارگوزارێک دەکوشم لە
نەخۆشخانەی هیوە لەبەرەوەی بەڕاستی کەم کەسەیە 6 مانگ و نیو داوام کات بەبێ بەرامبەر ئەنیەوە توانم بڵم تەنها پاڵنەرە ئینسانی مرۆڤایەتیەکە ئینا هیچ شتێک نییە وە من لێرەوە بەڵێ دەدەم بە هەموو توژبوانی شێرپەنجەوە بە هاوڵاتیانی شاری سلێمانی نەخۆشخانەی هیوارە و هیوایە کە هەمومان ناوبانگیمان پیستەوە دەژمێنێتەوە و هەر کەسێک و هەر لایەنێک و هەر شوێنێکی ڕۆژێ ڕۆژان من بزانم و کە دڵنیاژم ئەزانم بێوێ دەست بۆ ئەم شتە پیرۆزە بەرێت دڵنیا بە ئەوەی لە تواناما بێت بەرەنگەری دەوەستمەوە بۆ ڕێی عامیشی ئەلانەکەم و بێگومان بێئومێدی لە چیوە دروستە بێ کاک مەریوان تۆ 6 مانگ و 14 ڕۆژ پارە وەرنەگریت و دواییش بۆی هەندێک لێت تێنەگەشتنەوە توانم بڵێم هەر ترستە بێ لەم شایستانە بەڵام من ئەوەی کە ئێستا ئیبینم گەشتبینم و دڵنیام جارێکتر نەخۆشخانەی هیوا هەموو سەنتەرە شێرپەنجەکان تووشی وەستان نابن ئەتوانین بڵێن ئێستادا هیوا گەڕاوەتەوە بۆ هیوا دڵنیابە لە ئێستادا هیوا زۆر لە جەهان بەهێزتر کار دەکات و ئینشاءڵڵا لە داهاتوویەکی زۆر نزیکدا زۆر شتی گەورەتر و باشتریش دەبینین بۆ خزمەتی توژوانی شێرپەنجە. بەڵێ سپاس بۆ دکتۆریات نەقشبەندی بەڕێوەبەری نەخۆشخانەی هیوا سپاس بۆ دەرفەتەکە پێداین. سپاس بۆەوە دەستان خۆش بێت. ئەزان خۆشەویستان ئەم دیدارە تایبەتە بە کۆتا گەشت تا بەگەیشتمان لە دیدارێکی تایبەتی تردا کامەران بن. دکتۆریان دەست خۆش.